دیارە لە هەر وڵاتێک کاتێک ئەو زەبر و زەنگ بەرامبەر بە ژنان و بەرامبەر بە میدیا و بەرامبەر بە پێکهاتەکان و ئازادی دین زیادی کرد کەواتە تۆ چەند هەنگاوێک کەویتە دواوە لە پرۆسەی دیموکراسیە. ئەوەی ئێستا لە تورکیا ئەیبینین بەڕاستی جگە لەوەی پێشێلکاریە بەرامبەر بە مافی مرۆڤ، هەروەها ترسە لە دەنگی ژن لە بەرەوەی کێمە ئەمە ئەزانین لە ماوەی دەی ڕابردوو چەند ساڵانی ڕابردوو ژنان لە تورکیا توانیویانە دەیان جار بۆ چەنین کێشە و بابەتی زۆر گرنگ ڕایگشتی بوو ڕوژێنن. ئەوە زۆر زۆر گرنگە. ئەمە مانای ئەوەیە کە ژن لەم وڵاتە ژنێکی یعنی زیندووە، کەسایەتێکی زیندووە، فیگەرێکی زیندووە. ئەم ڕووداوانەی ئەم دواییە کە یەکێک لەوانە کە تورکیا پاشەکشە ئەکات لە ڕێکەوتن نامی ئەستەمبۆڵ کە لەوێدا کۆمەڵێک ماف و امتیازات دراوە بەشن، ئەمە بۆ خۆی جۆرێکە لە پاشەکشەکردن لە دیموکراسی. دیارە ڕەنگە ئێمە لە میدیاکان ئاوا بیبینین بە ئاسانی باسی لێوە بکرێ، بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە کۆمەلگای نێودەوڵەتی بێدەنگ ئەبێ، لەبەر ئەوەی کە لە دوای 2000ەوە کاتێک ڕێکەوتن نامە ساڵی 2000 ڕێکەوتن نامە بڕیاری 1325 کە تایبەتە بە ئەمن و ئاسایشی ژنان لە ناوچە جێناکۆکەکان و ناوچەی ململانێ و دوای جەنگ. ئێمە زانین دەوڵەتی تورکیا بەردەوام زەبر و زەنگ بەکار ئەهێنن بە تەنها بەرامبەر بە ژنان بە هەموو کەسانی چالاک لە کۆمەلگاکەیە. ئەمە جارێکی تر تورکیا ئەخاتە بەردەم کێشە و ململانەیەکی گەورەوە. کۆمەلگای نێودەوڵەتی زیاتر فۆکەسی لەسەر ئەم وڵاتانن کە ڕۆژ بە ڕۆژ لەم بارەی بابەتی ئازادی ژنان و میدیا و ئازادی بیر و ڕادەربرین و ئاینەکان پاشەکشاکەن. من پێم وایە ژنان لە تورکیاش ئاوا بە ئاسانی بێدەنگ نابن، وەکو ئەوەی کە بینی ومانە زۆر جار سەرەڕای ئەم هەموو فشارە، بەڵام ژنانێکی زیندوو هەن لە تورکیا لە نێو هەموو پارت و پێکهاتە جیاوازەکانە دەنگیان بڵند ئەبێتەوە. دایکانی ئاشتی لەویا بەردەوام چالاکیان هەیە. ئەوە بۆ خۆی دەلالەت لەوێ ئێمە کە ئەم بڕیارەش گوێبیست دەبین، بەڵام دڵنیان کە ژنان لە تورکیا ئەتوانن هەڵوەستی زۆر زۆر باشیان هەبێت. لە ئێستا ژنان بەڕاستی من ئەتوانم بڵێم گۆڕانکارێکی زۆریان بەخۆ بینیەوە. بیر و باوەڕ و تێگەشتنیان زۆر زۆر گۆڕانکاری بەسەر هاتووەکەوە جێگای دڵخۆشیە. من پێم وایە ژنان ئەتوانن و ڕای خۆم وایە هەمیشە کاتێک یەک ئەگرن بە دەنگ و ڕەنگی جیاوازەوە ئەتوانن وزەی زۆر زۆر گەورە کۆکەنەوە بژی ئەو نادات پەروەرەی هەیە، دوشی هەموو ئەو پێشێلکار و ململانەی هەیە. دڵنیاشم ژنان لە تورکیا ئەتوانن ئەم چۆن ئەڵێ هەڵمەتە دەست پێ بکەن و دژی بوەستنەوە کۆمەلگای نێودەوڵەتی بهێننە سەرخەت و ڕایگشتی بجوڵێنن، لە بەرەوەی کە ئێستا تۆ ئەزانی کە دەستگای ڕاگەاندنی زۆر هەیە لە خزمەت ژنان کارەکات لە تورکیا. بۆ نمونە ئاژانسەکانی ژن لەویا سەرڕای ئەوەی کە زۆر جار بارەگاکانیان داخرێن، ئۆفیسەکانیان داخرێ، بەڵام ئێمە بیرمان نەچێ ئەمە نابێتەوەی کە تۆ دەنگی ژن بکەیت. بە پێچەوانەوە ژنان ئێستا وێزگە و سەکۆی تریان هەیە بۆ گزارشکردن لە ئازادیەکانیان، گزارشکردن لە مافەکانیان، گزارشکردن لەو دەستکەوتانەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوو خۆیان توانیویانە بەدەستی بهێنن. ئێمە وەکو سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامە نووسان لە هەر شوێنێ پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامە نووسان هەبێ ئێمە لێ بێدەنگ نابین. و ئێستاش ئەو مۆزوعی کە بەرامبەر بەتایبەتیش ئەگەر مۆزوعەکە مۆزوعی ژنانی ڕۆژنامە نووس بێ، کەبکردنی ئەو دەنگە ئازادانەی کە هەن دەنگی ژنان، دەنگی ڕۆژنامە نووسان لە وڵاتی تورکیا، واتای ئەوەیە کە ئەو ژنانە هێزێکی کاریگەرن لە ناو کۆمەلگای تورکیا. بۆیە
ئێمە وەکو سنتەری میترۆ ئیدانەی ئەو پێشێلکاریان ناکەین کە بەرامبەر ڕۆژنامە نووسان و بە تایبەتیش ڕۆژنامە نووسانی ژنانەکرێ. ئێمە ئەتوانین وەکو سنتەری میترۆ بەیاننامەیەک بڵاو بکەینەوە داکۆکی لەو ڕۆژنامە نووسانە بکەین بە حکومەوەی کە سنتەری میترۆ عیلاقاتێکی باشی لەگەڵ قۆنسوڵێتەکان و لەگەڵ UN-ەکانە هەیە ئەتوانین دەورێکی کاریگەرمان هەبێ. ئەکید توێژی ڕۆژنامە نووسان توێژێکن کە کاریگەریان لەسەر کۆمەلگا هەیە لەبەرەوە ئەتوانن بەهێز و بە توانای خۆیان داکۆکی لە مافەڕەواکانی خۆیان بکەن.